لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ مشریکەکانە قساکە کابرایەکی کۆردی هەردوو چاوینی عەبدوڵای کوڕی مەکتومە بانگدەرەکەی دێ پرسیاری لێکە ئای پێغەمبەری خوا پرسیارێک مەیە ئەوش پشتی لێ کرد ئەوش پشتی لێ کرد و هەر لەگەڵ مشریکەکان بوو هەتا خوای پەروەردگار پێی فەرموو عەبەسە وەتەوەلە ئەن جاءەهو الأعمى چارەی داوە یەکاو وخلاقي وحرزي ومولي إليك لدى الإعسار واليوم بەڵێ کەسێک چەندێ مەرتەبەتی هەبێت بەڵام هەڵاکات هەر قابیلی بەوەیە هەڵە بکات گومانی وابوو کە خوای پەروەردگار کارەکانی لەسەر قورس ناکات بەڵام قەومەکەی زانیان کە عەذاب دێت سنەتی خوای پەروەردگار وایە وەکو باسی شوعەیبمان کرد لەگەڵ قەومەکەی سەلامی خوای لەسەر بێت وەکو باسی لووتمان کرد سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ قەومەکەی ئەیانودەی قەومەکەم عەذابی خۆوا بەڕێوەتە بێ ئەیانود ئێمە چاوەڕوانین دەفا بڵاو عەذابە خوا ئین كنتم من الصادقین ئەگەر تۆ ڕاستەکەی کوانێ و عەذابە وا تۆ ئەڵێ ئەوان ئاوا گاڵتەیانەکە